براستي هەستێکی gelekî خۆش بوو ڕاستی ئەم بۆ خزمەتکردنا کارەساتێکی چوبووینە وێ دەرێ لێ ئەو پێشوازیە وان کردی و تایبەتیژی ئەو ئاخفتنێت وان کردی ku ما پێتوی خارنێ نییە ینی خارن نەبوومە مهمە ئالیکاری نەبوومە مهمن هەنگ بوومە مهمن طبیعی ئەو بۆ ناوێ مەزنێ بارزانیە مەزن بوو و بۆ بەردەوامی دوفچۆنا جەنابێ سەرۆک بارزانی بوو و بەردەوام ئەو ئێک ژمە خواستیە کە ئەم چاوا تشێن خزمەتە ئەفرینێ بکەین چاوا چش دەستێمە دێت و مە gelek جا ئەv یەکە بەحەسکریەک و ئەv ساڵا 2012 و ئەو کارەساتە ڕووی خەلکێ مە بوویە بە ئاوارەبوونا وانە هەمی هیوی و محاولاتێت مە ئەو بوونە و ئەم بشین دەربازی ئەفرینێ ببینی و خزمەتە خەلکی ئەفرینێ بکەین تەئکید یعنی پێتویە خەلکی و هەرگاف جەنابێ سەرۆک بارزانی ئەو یەکەش مەڕاگوتیە ینی چاوە بارزانی یێ خەلکی هەولێرەیە یە خەلکی دهۆکەیە یە خەلکی سلێمانیە کەرکووکەیە هەڵەبجێ زێدەتر یێ ئەفرینێ و کۆبانێ و قامشل و گرێسپی و وان باژێڕاشیە ینی حەقی وانە سەرمە هەیە ئەم ئەوێ بە هاریکاری نابینین بەلکو بە ئەرک دبینین بوو نامەل جەموانە وەکو ئەرکێکی ئەم بەرێ خۆ دەینێک و ملەتێ مە دبیت ئەف سازیە وێ پەیوا بەهادارە بارزانیە نەمرک و ئەمر کردە شانازیە مرۆڤ خزمەتکارێ ملەتێ خوا بیت ئەمژی هەمی پێشمەرگەین وێ ڕێبازینە یعنی سەرمەیەک و ئەم دیگەل وانە دابین و ئەدبار و دۆخێکی هۆدا ڕاوشەکە هۆدا خزمەتە وانە هەمی محاولاتێت مە ئەو بوونە کوب ئەوەیەکی ڕسمی دەستگەهی خێرخوازی بارزانی دوێرە بێتە تۆمارکردن و کاری خۆ بمەشینی ئەم سازیەکین هەندێک پرەنسیپێن نێودەوڵەتی ناوکارێ مەدا هەنە ئەم مەجبورین بەرچاو بکەین و تایبەتیژی بڕسمی دیگەل لاینن و ئیدارا وێ دەرێ دیکەین بڕسمی بهێنە تۆمارکردن دەستگەهی خێرخوازی بارزانی طبیعی کارن مە دیارن ئەگەر کەتت ئالیێ فەرمیەتێدا دبوارێ زارۆکاندا زارۆکێن سێوی کەسن خوددان پێتویەن تایبەت خوندەوانان بوارێ تەندروستیێدا ئەدبوارێت نەخۆشیێن درێژ خایاندا لە هەمیوان بیاواندا دەستگەهی خێرخوازی بارزانی کاری دیکەت لەبێ دەرێ و ئەم هەمی ئەو سێکتەرێن و دەستگەهی خێرخوازی بارزانی دوێرێ کار دکات ئەم محاولە دکەین دوێرێژی کارێت بکات نەب تەئکید ئەم محاولە دکەین و دەمکی نەبیت هەمی محاولاتێت مە ئەون و ئەم بە بەردەوام ببینینەوە دیگەل خەڵکی خۆل وێ دەرێ و مەدەستیژی پێکرد یعنی ئەم لە هاریکاریên دەستپێکی قورتار بووینە ینی مە قۆناغەکە دیە شۆڵی دەست پێکردیەوەکو دەستگەهی خێرخوازی بارزانی ئەم پرۆژە مە عقد چێکرینە دیگەل فڕنان و نان بهێتە دابەشکردن ینی خەڵک بچیت لە فڕنێن مە نانی وەریگریت و بێ بەرابەر و هەندێک عیادێن دکتۆرە مە قسە دیگەلکردینەک و چاوە ئەو عیادە ببنە عیادێن بێ بەرابەر ینی ئەم دەرمانە و ئالیکاریەش بۆی دکتۆران دابین بکەن ژ بۆی و خەڵک لێ دەرێ بچیت سەردانەوە بکات عیلاجاخوا ئەو عیلاجێت خۆشی بستینیت لێرێ ئەم بۆوانە بەرهەف بکەین و ئەم دچینە دخۆناغەندی پرۆژێن بەرفراترژی داش بۆی و خەڵکی دیژی بهێتە سوودمەندکردن جوان پرۆژان طبیعی ئەم نەبتنێژ بۆی مەوزوعی ئارتژی چۆینە ئەو ڕاستە دەرفەتەک بوو و حەقێ وانە سەرمە هەیە گوام خزمەتەوانە بکەین لێمە دوێت خزمەتە هەمی خەڵکی بکەین ئەبتایبەتیژی خەڵکی ڕەسەنێ ئەفرینێ و دۆرماندۆرێوێ و ئەم ببینە پرێک بەڕاستی دناوبەرە ڕێکخراوێن نێودەوڵەتی و دناوبەرە وڵاتێن هاریکاری بەخش و دناوبەرە کەساتیان خۆدان ئیمکانیات و دەستگەهی خێرخوازی بارزانی وەکو پرێکی لێ بێت بووانە ئەدوی هەیامێمە کار کردی ینی مزدەقیەتەکە باش بۆ دەستگەهی خێرخوازی بارزانی چێبووێت ئاستی نێودەوڵەتیدا ینی ئانهاژی gelek saziyên nêvdewletî peywendî bi me vekiriye ku me pêxweja projeyên havbeş hebin di navbera me û di navbera wan de
و بهینه جێبەجێ کرن ji Efrînê û ji dormandorê dûye. Em berdewam dibin lê heya herî giring ew e ku rêk bû me bihête valakirin ji berdewamiya karê me. Hîviyên mezin çêkirine û em hîvî dikeyin ku dezgehê Xêrxwaziyê Barzanî rast e. Şiyanên dezgehê Xêrxwazî Barzanî sinûrdar in û hîviyên xelkê me gelek mezin in. Lê bi taybetî jî di buwarê însanî de di buwarê wan karan ew ên ku em dikeyin û di desthelata me de ye em hemî mihawilê xwe dikeyin ku di ast wê mitmaneyê de bîn ewa ku xelkî bime hey, xelkê Efrînê bime hey û bi vî navê mezin hey. Ev nave wekû babekî e bo wan e û em hemî mihawilatê xwe dikeyin ku xizmeta xwe erkê xwe bicihbînîn beramber wan çikû bi rastî wan sozeka geleka mezin nîşê daye û tarîx ji vê yekê dibêjîtin.